السلام عليكم ماما صاجان شوني؟ عليك السلام براكم. سبحان الله والله باور راكم ورا قلتوها بوكاكا كورا ماما صاد شو شو بيان شو همو شو يبوتن يرم هر لم مايك هر هيك اواني كاكا يان خوي سرية هموش لي بسرية باور اكي ها مردن بسرية هموش لي سرويات بس تحمل بيت صبرها بيت. ماما صاجان والله ياك لبر خوشويسيت خو حازم قردو قصة وغلاكم دوش برسياركي بسيط ما بو خود خوشويس وبريزي بريزم شاي مني ماما صاجان ماما صا من لخوا بزيابي يعني ترسي جنوك او شتاني خلق باسيكا هيك منية بس شويكي درنان شما قبرسانيا كوا ساعات تقريبا 3 شو او ناوى ابو هر خوت بله باش ماما صار وراسي قبرسانك يا بوم لبر صوتيكي يعني قيجيكي منالها او باش ماما صار دساني بيتشو بينتشو قريشكيك هاو صوتيكي زور قربو ريك اوت لبناسر ما قيجينيا ايه ايدر ماما صار الله منيش ايدر روشتم او ناوم تشولكرت باش برادر يكم نزيك مالمانا باوكي يوشر ما مصطايا بوموت ايه وتم من دوينه شوشتيكي وان بسر هاتوا وتي كهر قريشكي منالك هاتوا تو بويا او ناو تشول كردايا وتي او قريشكي منالا او اقدار تكات ولا شتيكي ترسناك يعني شتي لواني الروبا شتيوا هيا ما مصطا نا باور ناكم شتیوا هەبێت بەڵام من ئەیگەڕێنمەوە هەر زیاتر ڕەنگە سەڵتی جنۆکە و شتیوا بوو بێت بۆیە یعنی بە ئاسایی وەریگرە و هەم زەنگێکە و ئاگادارکردنەوەیەکە بۆ تۆ بزانە ڕۆژێکی ترسناک لە پێش هەمومانە تۆ بە لاشەیەکی زینۆوە بە چاوی سەرەوە بە لاشەیەکی ساغەوە لە قەبرسان بەو شێوازە ئەترسیت بەرگەی ئەو ناڕەحەتیە ناگری کە هاوارێکی بەسیتە ئەشی ئینزارێکی خوایی بێت باشە بەرگەی ئەواگری خۆت ببیتە یەکێک لە ئەندامەکانی ئەو قەبرسانە شەو تا بەیانی لەوێ بیت ڕاستەکەی مامۆستاگیان تۆ بەرگەی ئەواگری براکەم وەڵا ڕاستەکەی بەس خەڵک لەخوا ناترسێت من باسی زۆری ناکەم طبعا قەبرسانێکەیە لێرە برایەکی زۆر ڕازگۆ بووی باس کردم وتی مامۆساییان 3 ساڵ پێش ئێستا مام حاجیە گۆفاتی کرد ئەو بوویتر کوڕەکانی حەزیان کرد یەک دوو شوێن بۆ خۆشیان دابین بکەن ئەو بوو شورایەکیان بە دەوری قەبرەکەیان کرد شورایەکیان بۆ کرد و دیوارێکیان بۆ کرد وتی مانگ ڕۆیشت و ساڵ ڕۆی وتی ڕۆژێ بینیتم سیرەکەم شوراکە ڕووخاوە باشە دیوارەکە ڕووخاوە دیواری قەبرەکە نەماوە وەڵاوتی ڕۆژێک کوڕێ و مام حاجیە کە وەفاتی کرد و کوڕەکەیم بینی هەر لە دڵما بوو پرسیارم کردوتمەوە بۆچی ئەو دیوارە ڕووخاوە کێ ڕووخانوێتی وتی وەڵی خۆمان ڕووخانومانە وتم بۆ وتی وەڵی هەواڵیان دا پێمان شەوان ژن و پیاوی داوێن پیس دێن لەناو ئەو دیوارەیە لە تەنیشتی قەبرەکەەوە زیناکەن يعني تۆ سەیری کەوتونەتە چ سەردەمێکەوە وتی متابعەمان کرد سەیرەکەی وایە سەیارە دێ تەبگی ئەکات دێن لەناو ئەو دیوارە و لە تەق قەبرەکەی باوکم لەوێ زیناکەن والعیاذ بالله بۆیە ڕووخانمان وتمان بانە بێتە شوێنێک ئیتر بێتە شوێنی مەوای داوێن پیسی و خراپەکاری خەڵک لەو مۆقیعە ناترسێت بەڵام خوای گەورە بە دەنگێک لەو دەنگانە تۆی ئاگادار کردوێتەوە تۆ بترسە چونکە ڕۆژێک خۆت بەلاشەیەکی سەر دێتە ئێرە ئەبیتە ئەندامێ لە ئەندامەکانی ئەم قەبرسانە بۆیە ئەوە ئینزار و ئاگادارکردنەوەیە والله تعالى أعلم. باشە مامۆستاگیان دەستێ ماچەکەم لە کاتم گرتی ماڵە ئەوە بێ مەمنونم خزمەتام قوربان گیان لە خزمەت چاوی منی مامۆستاگیان خواحافیز. الله براکەم و عەلەیکم السەلام.